سبعنا هاتين بتلميش لسعيري أو كان جتي قشتوا لسعيري عندنا قرآن بتلميش لسعير عندنا زيد عندنا أخوازنا هم شهادنا شوان درنگ لو نافوری لیره خلق هم دیتی شورد توی کانی کامیز دکاو پیسایی دکاترو ایران یکزار پیش کردی و بتامیان کردی. هرچی بیره داده کپی خودتون تون دگری. اگه پید بکری رزیلی که بیشین و بستر نابی. أو كان جملتي ديقشتنا ولا دجمني خاشي خوينا دجمني ملتي خوينا دجمني ولاتي خوينا أما. كان بشري بس الشيء ده بيناك خوي خان كاتويانا. كابل لنا ميزيب كبري وكاكلو ميزيد كيدي ليش ترى دبي؟ لأن سلاقة هي. هل هؤلاء سكالا يهبو دكري تصوير استكمال أبو بني رمل الرئاسة شو علاج وبابتي له. میزکردن لە نێو بازاری خانەقای هەولێر تەنگی بە کاسبکار و دوکانداری نێو بازارەکە هەڵچنیوە و هەمویانی هەراسان کردووە بە جۆرێک ئەگەر وەکو هاوڵاتیەک بتەوێ بە نێو با بڵێن دوکان و بازاری خانەقای هەولێردا گوزەر بکەی ئەبێت بەدەم لودگرتنەوە بە نێو بازارەکەدا تێ بپەڕێت چونکە دیمەنی هاوشێوەی ئەمە دەبینن کە پڕیەتی لە دەبەی میز و لە بوونێکی زۆر ناخۆش ئەمە وای کردووە کە دوکاندارانی خانەقای هەولێر هاواریان لێ هەڵبستێت و دوجار چەند کەسێکی لەم دوکاندارانە پەیوەندیان بە پایتەخت میدیاوە کرد بۆ ئەوی بە دوواداچوون بۆ کێشەکەیان بکەین ئەمڕۆ هاتوین لە بەرنامەی چی دەگوزارێ بزانین چێن ئەو کەسانەی کە ئەم دیادەنە شارستانی و ناشرینە ئەنجام دەدەن و چارەسەریش بۆ کێشەکەیان بدۆزینەوە. ماما جا سلااو دەبی. بخير بيسر تساوى بخير بيسر تساوى بخير هاتين كرانا كتان دكين كنالي بايتاخت معناتی ئێوە چییە لە گەڕێکی خانەقا لە نێو بازارە؟ لا كاكا ما زعمتي لدكاندار كان يريني اما لا دسيره بيزار بينا لقى او بونه ولا بروي كاكا شوان درنگ لو نافوری لیره خلق هم دیتی شورد توی کانی کامیز دکاو پیسایی دکاترو ایران یکزار پیش کردی و بتامیان کردی خلق براستی همون لیکانه ناراضیه. چەند دوکاندارن ئەگو لەو مەنتیقەی؟ ئێمە زۆرین کاکە ئێرە هەموو دوکانە و بازارە بێزار بووینە؟ بەێ ئەوڵێ ئەنگ بازارە تەماشاکە هەم بازار تەوا بێزار بووینە کاکە لێرە هەتای ڕۆژەکە کاکە مامۆستا مزگەفتیش بەحسی ئێرەی کردیە یعنی بە هەموو عەگلەکە خەڵچینە خەڵکار وە دەکاتەوە هەموو جەماعەت نافورنە ئیشەوانن کە لێکان دەمێنێنەوە هیچ جێیەک نییە مرافقەک نییە ئەو دەست نییە هیچ جێیەک نییە دێنێکانە پیسایی دەکەن و میز دەکەن دەرگای مزگەفتی قەپات دەرگای مزگەفتی شەوان قەپاتە تەبەیان تەبعاً قەپات دەبیتنیش حەقی هەبوو لێرە ینی شارەوانی ینی سەشی بکردبایە بەنسبەت ئەو نافورەیە گەورە لێرە هەبایە دەباوە شەبە لە بۆ خەڵکی تاثیرکو کاکەی لەسەر ڕێیە هەر ئەو کۆرانی پێدەتۆ بازارڕێ هەر ئەو لایەشە تەماشاکە هەموو دوکانە هەمووی چەند سارە و دوکانان هەمووی ئەو معانات هەموو لەگە بۆی ناحوێتەوە ئێستا کاکە تەماشایانکە هەموو دەبێ پڕمیز دەکەن یەکان فڕدەن هاوە تەماشاکە تەسویرکە هەموو بەدەبە هەمووی احتیاجەکان دادەنیشتن زۆر داوای نا دوکانەکان لەسەر سەقفەکان دادەنیشتن شتێکی ناڕێکە و چەشنی عاشرینە ناو جۆگەی بازاڕێنە ناو شارینە سبەینە کە دێن چ سیمایکی دەبینن لێرانە هەموو سیمایە و سیمایە پیس و بۆنەشی پیس و بۆنەکی پیس هەمووی دەبە و هەموو شەشی ناڕێکیێتەوە دەیانگو وەتان لێ هاتی دوکانی خۆتان ناوێ بکەنەوە وەڵا بێزار بووین عینە زۆر زار بێکان داهاتوو ناکە بەخۆلەوە بۆنی بەسە زادە ڕیسی داهاتوو دەکەینەوە ئەرێ وەڵا قوربانە توش دوکانت هەیە لێرانە هەمان مەعاناتان هەیە وەڵا کاکە هەرچی بیره داده کپی خودتون تون دگری داوا لە حکومەت دەکەم چارەسەرێکی لەو کێشەی بدۆزتەوە ئەو پارکە گەورە دوو مرافقی دروست نەکردیە حاوزەتەرکەی مزگەفتیش بە شەو قەپاتە ئەو خەرکە میزی دەکات دێلێرە فڕێ دەدا بە دبا دێلێرە هەر لە پێش چاوت عیب نەبی شەروار ئەو دەکا و میزەکەی دەکا هەرچی دێ بێرە کەپوی خۆی دەگری کەپوی خۆی دەگەکە بێزار بوو وەڵا ئەو هەموو توکاندارە هەمووی بێزار بووە هاتە داوا لە حکومەتی دەکەن کێشەکی ئەو کێشەمان لۆ چارە سەرکە هەتا ئێستا کەستان ئاگادار نەکردەوە لە شارەوانی هەموو بێرە دادێ ئێرانە بەس کامێرە مزگەفتێ هەیە هەوتە داوا لە حکومەتی دەکەن ئەومان لۆ چارە سەرکە هەرچی دێ وەڵا هەمووی بێزار بوو لە باو بۆ میزێ بێزارەوە نیە هەر هەمووی بێزارە هەوتە داوا لە حکومەتی دەکەین لە معافزی لە قایم قامی ئەو شەمان لۆ چارە سەرکە وەڵا ئەو خەرکە هەم بێزارە هەر ئەوی بێرە دادێ کەپی خۆی دەگری ئەو مزگرنەی لەو فەرعی والله مشكلة أو فرعي جلسوا عم نسبة بيوسف أخني أو دەرێنە ئەمە ناتوانین دوکانی خۆمان بکەینەوە والله بيدفعوا بخوا الشوان هن بيز ده أو هم ميزة اللي ده كان يعني شرواني فقيرة
زۆر معاوەتەکە بەس خەرکەکە پابەند نابێ خەتای خەرچی خۆ خەرکە چییە؟ خەتای شار ئەم توینە چێە؟ خۆتای شارانی نیە بەخوای سبێنێ حکومەت ها ئاودەستی لێرە بکە کابەدی لێرە میزێتەکە ناودەستەکەی ناکە ملەتەشی ئەوەندە نێتێ گەشتیمان هەیە برێم چ نازانم میلەتی کورد میلەتە شتێگەیشتێ بەس لەوانەیە نزبەتکی خراپی تێدا عەلەیکم سەلام چەند سبەی هاتیم بت لە میش لەسەر ئێرێ ئەوە کەنج تێگەشتەوە لە سەیرەندانە قورئان بت لە میش لە سەیرداندا لە سەیرداندا خوازانەوە هەموو شایەدنەوە ئەوە کەنجی ملەتی تێگەشتە ناوە لە دوژمنی خاچی خۆینە دوژمنی ملەتی خۆینە دوژمنی وڵاتی خۆینە ئەمە وێیان بێزار کردیەوە وەزع نەک بێزار بخوا هەر وەختە دوکانەکە بەس بێن لێرە لە ئەرێ نانم چەند سبەی هاتیمە بت لە میزی لەسەر ئەو مێزانە بووە هذه أمر توني شيء خو خرشي أمريكي وتركي وإيراني هذا أمر توني ويانا خرشي خو ما بس هموشي وناكا ونيا هندك قرآن أزامن بريم سنبخو بتاعي خو ما قال لي لما بيزار خرشي خو ما أنا يعني كاشتيار وشتي واديتن تيدا همو تيدا عربي تيدا سوري تيدا أري والله همو تيدا يعني أكاد حكومة تشوف بيتاسنوشي كله بو إيرانية أبرك خان راقلي يامزن أو علاج شيء بكاتن لو ميزو فوق أو تشتانا شش خراب نيا خاوين دكريتو إيران شارواني دي بس كاكا شارواني درقتنا لا ولا حمو شيء إلا ذي بحكم أني شيء ذا أنتك هذا كان الشرطة شيء لما دكيداني أو هذا كان أو ملتا أو حلا أري بخواي أوش ناكلي كاميرا وشد كاميرا دابني خركك شرم لفوق كاميرا هو كاميرا ما دانا ولا خارج جنادتي بلام جنادني والله جنة والله كابل لي ميزيب كبري وكاكا لو ميزيب دكيدي ليش ترى ذبي ليش لاقت هي بخواي ليش ذبي لا تروج لي أبي كاكا اللي ميزيمك عيبة لا يسنزلا نفلينا هم ميزيك اللي ندوي عليه قلت بس ليدن أو جماعات قلت ليك عليك ساق لي سيدي قلت ما خذي تورا كم لو ميزي ليدك ها بودي واي بروش تبي سايمة أتلو من تبكني كاكا تلي بكني والله من هذا شيء عند بنزت ولاد وخاش كمان دوا كوتينه دوا خاش ولاد كمان خوش نعي خوش ما نعي دوا كوتينه بن لو بيكانش سلمان برا لو بيكان سلمان بيولي حق خدمت كاري بيقال إيرانية سوريا حلبة يعني ويانا ستوه أنا بخواي ستوه شردك كان دقاتن والله إذا دق شردك ما بقات شاروانية بس شيء لي بس علاجك ما دبوا بقاتن يعني توزك أو شيء بين إيرانية أو ميزو أو بسبوك للمية لكور عليه باشا بخير بين زور بخير بين كاس عالم بيش شرم شوي ليرة كردي لقى خرشي لسه ميسكن كاكا يرى ميزي مكا يرى بيز دبي شرم لقى خرشي دكر أري والله شرم لقى خرشي صغارك شرم لقى خرشي كردي كاكا يرى بيز دبي لوقت مونديالي لو قربالغي زول يرى هابو كبز هنا وعديقي كاكا يرى زي ميسكرنين يبرو له خلا مرافقة شبكا شاروان دا كاك شارواني جرقتنا يا قرب السري أو خركاش دول روتان شعوري نبو هندشي كاكا يرى زي ميسكرنين يا بيسايشان يذكر والله شارواني ده هذا شكاكا والله شارواني درقتي وخركين ده درقنا ده تسيلي بكا شارواني لقد صنع سكالاتان كده شكايتان كده بيزا بشارواني أو ما قلت كاكا ها وهم بيسا بعرسي ما أنا قدر كتو بيساي لي ذكري حكومتش درقتي وخركين إلى زاوية دوس كنت لو سر فرع كان دانينو كسنتنا أو بازار الشوي أو هريمو أو لا أو يبهم هذا حقويا ما هم بيبارزين هم ما شفت هم الأصايج منهم هم ما الذي خمان مش كابا قلت يدفع لو لا لو خاكا لو نشتي عليه كين كاكا خوابا ما يدعي خو كاس خير بما نكدي يا ونيا كاكا خاكا شي جوان ولا شي جوان دبي خايني رايقين مش كابا قلت أمانة شي باش الحمد لله لأخوي بس زيادة بي بس من ثقافة عملنا بينا من ثقافة عملنا بي كاكا تو خاش خود دل جوان بيبارزها قالت لي بي ميرا خلق يعني فيز بكا جنگا كبيز بكا ضربت لي بتاع توشي مشكلات بكا دبي بيفهم هم الشرطة بين هم العصايج بين جمله بقول كان أقول لبروي كلير أنا ميز ذكرت إنه بونا شيء زور هي هراسان بوينة دتانه دكاني خوتان دابخر هو هذا صد راسته من بيمش ليش عندي كم بكاش تمشي أما زور وزانش إير دشوين هم يدشوين أري والله همش دعم همش بينا على إير دشوم تاوله بس أو مانية ناتوينا تاخوالي بيزار بوينة لو زور بيزاري كدكان دكي وبيش دكان تيس بيش دكان زور زار دبا ميزي له بيش دكان دكان أري والله أجر شيء مثلا بكاته حكومات مثلا وكو مرافقك لبو خرشي أو بعشر دبي مثلا اللي هاتيه بيزار من لو يكلينا زور بيزار زور بيزار يعني لدس بوني ناخوش دكان طبعا هذيكو بلي أري والله زو أجر نشوين أجر أمن تمس بينان إير نشوم ناتوين دكان بكينو كسبينان داخل دبي بدكان بكيوا بوني ناخوش بونا شيء زور ناخوش ليدي شوان أو خربار في إيران تسوق مرافقي لينيا
هەمووی دێت تێران یعنی ناچاریشە ئەو منتیقە شوێنەی گەشتیاری یعنی خەرک دێتە ناخوایە یعنی شتێکی ئەوە هەبی شەوانە ئەو جە مزگەوتەک بی یان شوێنەی گشتی بی بکرێتەوە لەو خەرچی باشە. ئازار شتە چکایە دەبێ ئەمە ئەمەش بۆی بکەم بە شەری پیس شەیە دەبێ ناخۆی خان کاتەوە یان نا ئەویش هەیە ئەدی کۆ زەبەت وڵا قسەتەوە کابرا جیچ جوان لە بەدەکەی نۆ ناکەی فونێ جیچ پیس لە بەدەکەی وەرێرە با پشتی نەسووتێتن باشی دیاربی ڕوود لە من بیتن پێم برێ بزانم معاناتان چیە لێرانە دەرێنەگۆ لەبەر هیچکردنی خەڵکو ئەوانە لە گەڕەکی خانەقای خۆشیتان نەمایە هەراسان بووینە ڕاستە والله پێشێکی زۆ بە خێراتی بەڕستان دەکەم ئەرێوەڵە ڕاستەکەم مزگەفتەکان بڕک زوو بکرێتەوە ینی بەوەخت با ئەوە بیکە کە بڕێک بادە ماوەمە تایناتە هەیە عالمیشمی زۆی ناکە بەڕاستی بێتام دەبینی نەفەری لادەی زیاتر دێ نا مزگەفتەکان ببتەوە ئەندە مزگەفتیان دەجێ ئەوەی ئاتیادی ببتەوە دو زۆر بن دەبینیم نەفەرێ دێ تەنگاوە ناچارە دەچینەوە میزەکە پیسەکە شەر نیامە برێنی لا بە خۆمانین جەماعەتی دەرشە بە شتێک کەشەیە لەسە سوخانی بەشەر هەیە ئەوە دەبینی خۆی زۆر پێمەمە بە زەنا خۆ پیسە دەبێ ماژ حیسابی بکەن ویاننا دەبی ناخۆی خان کاتەوە کە ناخۆی خان کردەوە ئەوزە دەرەشی دەتانی دەرش خان کاتەوە باشە ئەو خەرکی کە دەستەوێت دەری عادەتەن درەنگانی شەوە چوەختە بەخوای بە زۆری درەنگانی شەوە بەس بە ڕۆژ زیاتر لە بەرەوەی بە ڕۆژ بەعاکمی وە خەرک زیاتر دێتن دەبینی مزگەفتەکان تاخیر دەکرێتەوە یان هەندە جێ هەیە بە پارە برێن بەڵام تااقەت نیەوەتە لە بازار نیشتمانی جێ هەیە ئەوانە بڕێک بە تاخری بە ئیمالی هەندێک شتێ ئیمان نەکرێ باشە بەڵەوە شتە لەونە خۆشیش بیسە نەکە لە بۆی کرانەوە لە بۆنێک دێبڕەوە تو بە خۆت بەڕێزت جەلۆچی لێدا لە بە بۆنی بۆن بۆنێکی وا دێ ینی کەس نازانین کووە بوونە ئازن دێ ئەوە پشتی لە لێوێت تۆپ ئەوە سێ تۆپێ کرە بابی شوێنی ئەوە بۆنی میزی دیارە بۆنی تۆپینی دیارەوەیان نا هەندێک شتێ بەڕاستی ینی دەبی ئاسانکاری لۆ بکرێ بەدە بۆ شتی واش بەجێ دێرە لە بە فێرە خانکردنی کرەوە تارات حیساب نیە گە ڕاستی دەوێت تاراتش حیساب نیە کابرا بڕام خانم تاراتی دەکەم کرە بابە تارات دەبێت و هەموو سنوورەکەم زانی پشکات پشکاو زامین پیسە ئەرێ وەڵا دوات و مزگەفتی شەست هەفتە کەس تاینگرێت دوو کەس بە فعالی دەوام ناکە مامۆستایەکان لەو قسەی ناکەن ئەوەیان گوتیە مامۆستا مزگەفتێش لەسەر مینبەری باسی کردیە و گوتی کاکە ئەزە لە سەتایەک لە سەتە نۆت بەعاز دەکات سەتایەک چی دەکرێت کاکازیز کاسبکاری لە گەڕەکی خانەقای هەولێر لەسەر ئەو بابەتی میزکردنی نێو خانەقا و بێزاربوونی دوکاندارەکان چ هەیە؟ وڵی دیار دەچی ناشیرنە بەڕاستی عنی لێرە نە ئەمە بە خۆمان ئێستا شاگردی مەتعامینە دوو توالێتمان هەیە لەو فەرعی دوو مزگەفتەیە هەم لۆ تەعامەکەی هەم لۆ ژینگەی باش نیشتەی ڕاستی زیاتر ئیمالیە بێزاربووینە زۆر یعنی شتەکە نەبی قەید ناکە دەبەکە شتەکە دەرێن نییە بە زۆڵایی هەیە دیارە دەچی زۆر ناشیرنە هیوادارێن نەمینێ هەگوو مەتعەمتان لێرانە بەڵێ زۆر تەسیر لە بازاڕەکەش دەکا هەڵە گرەی دەکە بەڵێ شتێری خۆمانە گلەی دەکە یعنی خواردنێک دەبینی گەرمایە مێشک ئەلێرە پێی زۆرە چای دەخوا لێرە دوو مزگەفتەیە ئەلەمە لێران دوو توالێت هەیە ئیمالیە زیاتر دیارە دەچی زۆر ناشیرنە بە خۆمان ڕۆژانە دیتیتمان پێ سارە لێرەیش دەکەین دیارەچی زۆر ناشیرنەوە بەخوای سیماچی ئەگە پێت بکرێ ڕزیلەکەی بیشێنیەوە بەستەر نابێت زۆر ناشیرنە ئەوە خانەقایە بابرین ئاسارە کاکە یعنی ئێوەرە کاکە لە مەتحەمی حایلە دێتن ئافرەتە بڕۆ سۆرت کەسی لێ نییە زۆر ئەلێر هەست بەبوونەکەی ناکەی هەر ئەلێرە مەنانی دێنی لێرە عایلەدا دەنیشی مەسول لێ نەفەری قەبەقەبە دێ زێڕنگر دێ گلەی دەکا بۆنی دێ پاشەڕۆی بۆنی دێ لێرە دوو مزگەفتەیە لێرە دوو توالێتەیە وەڵڵای یەک بەمارە خۆمان بڕۆ سەرێکا کرایەتەوە لە سەعاتنەوە دەکرێتەوە ئێرە بە دیاریکراوی باغی شارە لە بەردەم قەڵای هەولێر و نزیک چایخانەی مەچکۆ کە ڕۆژانە بە دەیان و بە سەدان گەشتیار ڕووی تێدەکەن اینجا تا درەنگانی شەو لێرە دەمینێنەوە ڕنگ بێت لە چایخانەی مەچکۆ و لە بازاری قەیسەری شەربەتێک و چایەک و قاوەیەک شتێک بخۆنەوە اینجا لە کاتی پێویست پەنا دەبەنە بەر گەڕەکی خانەقای یاخود بازاری خانەقای هەولێر ئەم سیمایی کە لەوێ هەیە بەڕاستی با بڵێم لە حاڵەتەوە بووەتە دیاردا وەکو کاسبکارانی ئەوەی باسییان دەکرد پێویستی بە چارەسەرێکی خێرا هەیە و پێویستە بەدیلێک بوو ئەم بابەتە بدۆزرێتەوە من هەوڵ دەدەم قسە لەگەڵ بەرپرسی شارەوانیەک بگەم کە ئەم شوێنە پەیوەستە بەوان و لە سنووری شارەوانیە کە بزانین
ئەوان وەکو بەڕێوەبەراتی شارەوانی یەک چارەسەرێک بۆ ئەم بابەتە بە گونجاو دەزانن. السلام عليكم کاک سەنگەر سڵاو لێبێ ئەو کاتت باش پیرۆزبای دەست بە کاربوونیشت لێ دەکەم پێش هەموو شتێک زۆر بەخێر بێ سەر چاوم سپاس دەکەم کا کارزانێ مام ڕوو بە دوواداچوونێکمان هەبوو لە نێو بازاری خانەقای هەولێر دیاردەیەکی ناشرین و ناشارستانی کاسبکار و دوکاندارانی ئەو ناوەی هەراسان کرد بەڕاست بووە پێمان خۆش بوو چارەسەریش بوو بابەتەکە بدۆزینەوە و کێشەکە بگەینینە بەڕێستە ناخۆ ئێوە چی بۆ دەکەن پەرژینێک بێت لە ڕووی ئێوە و بینەرانیش دیاردەی میزکردن و پیسکردنی نێو بازاری خانەقا ینی بووەتە هۆکاریەوەی کە کاسبکارانی ئەو ناوە بەڕاستی نەتوانن کار و پیشەی ڕۆژانەی خۆیان بکەن چی دەکەم بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە و نەهێشتنی ئەم دیاردەیە زۆر بەخێر بێ سەرچاو بەنسبەت بازاری خانەقا ئەمە ماوەکە دەستمان بە حەملەی کردیە ئەوش بەداخستنی هەموو فەرعەلاوەچەکانیان ئەو خانانێکە بەتاڵ بوونا ژیانی تێدا نەما هەمومان داخستیا بەشی هەرە زۆرمان داخستە تەنها بابرن دەرگە ڕئیسەکەیمە ئەو کە خەڵک لێ دەردەچی و لێ داخل دەبێتن ئەگەنە باقی ئەوان هەمومان لێ داخل کردیا بەڵام بەڕاستی دەبی هۆشیاری تاچیش فراوان بکرێت خەڵک بە خۆی هۆشیاری هەبێتن وازە و دیار دەبینی ئەگەر هەر هاوڵاتێک سکاڵای هەبوو دەکرێت تەسوورەشتەکمان لە بۆ بنێرەمە لە ڕێئاسایش و عیلاجی و بابەتی دەکەین ئەمە بیرۆکەیەکمان پێشکەش کردیا نەخشەکە و شوێنەکەشمان پەسەند کراوە شوێنەکەی پەسەند کراوە لۆ دروستنی توالێتەکی گشتی لۆی خەرک لەو کێشەش قوتاری بێتن ئەویش هە لە لای خانەقای لە بیداەتی خانەقای لای دایرە ئەتفایە ئینشاڵڵا لە زووترین کات دەست بەکار دەبێن ئەو بابەتەش حەڵ دەکەین لە ڕۆژانی داهاتوو ئینشاڵڵا حەملەکانمان دەست پێ دەکە بەرەو بازاری کۆنە فرۆشانی شێخ مستافا و دەستی سەیداوەش کە بەڕاستی گلێکی زۆری لەسرە نخاڵی لاوازە وإضافة نجدبو شقامي إسكان كباش سعادي شوي وراسين جورك لفوزاي تداهي إن شاء الله سار سرما لوانش بيه پایتەخت میدیا و بەرنامەی چی دەگوزارێ دەنگی کاسبکار و دوکاندارانی گەڕێکی خانەقا و بازاری خانەقای هەولێری گەیاندا لایانی پەیوەندیدار دوای ئەوەی کە کێشە و گرفتەکەی ئەوانمان بینی و لێکۆلینەوەمان لەسەری کرد و بە دوواداچوونی وردمان لەسەر کێشە و گرفتەکانی ئەوان کرد دوجار دەنگی ئەوانمان گەیاندا بەڕێوەبەراتی شارەوانی یەک بۆ ئەوەی چارەسەری ئەم گرفتەیان بۆ بکرێت اینجا لە سەرۆکایەتی شارەوانیەکانی هەولێر و بە دیاریکراوی لە بەڕێوەبەراتی شارەوانی یەک بەڵێنی ئەوە دراکە بە دوواداچوونی زیاتر بکرێت بۆ ئەوەی ئەو دیاردە ناشارستانی و ناشرینەی لە بازاری خانەقای هەولێر هەیە چارەسەری بۆ بدۆزرێتەوە و بە یەکێک لەو ڕێگە چارانەی کە میوانەکەم باسی کرد کاک سەنگەر وتی کەوا ئەوان بەتەمان پرۆژەیەک وەکو شوێنێکی گشتی دابنرێت بۆ ئەوەی کە چیتر ئەم دیاردە ناشارستانی و ناشرینە لەو شوێنە دووبارە نەبێتەوە اینجا پایتەخت میدیا و بەرنامەی چی دەگوزارێ تەنها ئەرکی دەستخستنە سەر برینەکان نییە بەڵکو بە دوای چارەسەریشدا دەگەڕێت بۆ ئەوەی هەموو ئەو کێشە و گرفت و کەموکوریانەی لە هەر کۆچە و کۆڵانێکی ئەم سنوورە و ئەم شارە هەیە بگەێنێت بە لایەنی پەیوەندیدار و دوجاریش بە چارەسەرێکی گونجاوەوە کۆتایی بە بابەتەکە بێنێت.